ڕاگەیاندنی حزب لە هەرێمی کوردستاندا شتێکی یاساییە، بەڵام گرنگەوەیە کە هاوڵاتیان بزانن ئەو حزبە لە پێناوچیدا ڕاگەیەنراوە. 17 ساڵ لەمەوە پێش کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو حزبێکی ئیسلامی ڕاگەیەندرا. پێویستە ئێستا هاوڵاتیان بزانن لە دوای 17 ساڵ کۆمەڵی ئیسلامی چی کردووە و تا چەند ئامانجەکانی بەدی هاتوون. بەخشینەوەی هیوا بەکاری ئیسلامی و بە فۆرمێکی نوێ لە بارودۆخێکی سەخت و دژواری گۆڕەپانی کاری ئیسلامی و سیاسەتکردن بە ئامانجی وەستانەوە دژی نەعەدالەتی و چەسپاندنی دادگەری و هاوڵاتی بوون بە پێی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و پێشخستنی بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی شەخسی و حزبی لە ئامانجە سەرەکیەکانی ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی بوون. بڕیاری ڕاوێژی شورایی لە ناو کۆمەڵی ئیسلامی و لە ناو ئیسلامیەکانە بەسەر بڵندی بمێنێتەوە خۆی ئەعلان کرد لەو بەروارە. بەشایەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خەڵکی عێراقیش و سیاسیەکان لە عێراقا ئەوە ئەسەلمێنێک کە کۆمەڵی ئیسلامی توانیوێتی سیاسەتێکی ژیرانە بەرجەستە بکە کە ئەو سیاسەتە هەڵقوڵاوی پەیامەکەی بێت کە پەیامی ئیسلامی پیرۆزەکەویش پەیامی پێکەوە ژیانە، پەیامی ڕێزگرتنە لە هاوڵاتی، پەیامی پێشخستنی بەرژەوەندی گشتیە پێش بەرژەوەندی تاک. کۆمەڵی ئیسلامی هەرزوو لە پێناو کەپکردن و ڕێگری لە بەدیهێنانی ئامانجەکانی سەرکردەکانی تیرۆر کران و ئەمیرەکەی زیندانی کرا و دەیان گرفتی سیاسی و ئابووری بۆ دروست کرا، بەڵام فشار و بربەستەکان لە ئامانجەکان دووری نەخستەوە و هاوکاری و پشگیریەکانی هیچ کەس و لایەنێکیش دەستەمۆی نەکرد تا بە ئەمڕۆ کە بووەتە قەڵایەک بۆ ڕوبەڕووبوونەوەی نەعەدالەتی و وەستانەوە دژی گەندەڵی و ستەمکاری و هیوایەک بۆ خەڵکی ستەم لێکراو. لەو ئامانجانەی کە بۆی ڕاگەیەندراوە لای نەداوە کە بەردەوام لە بەرەی خەڵکدا بووە و داکۆچی کار بووە لە مافەڕەواکانی خەڵک و ڕوبەڕووی گەندەڵکاران بۆتەوە و ڕۆژێک لە ڕۆژان بەشێک نەبووە لە سیستەمی گەندەڵی لە هەرێمی کوردستان و سیستەمی نادادگەری لە هەرێمی کوردستان. بەرجەستەکردنی ئامانجەکانی کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت و پەرلەمان لەسەر ئاستی هەرێم و تەنانەت عێراقیش لای زۆرێک لە چاودێرانی سیاسی بووەتە گەواهی دەرێک بۆ زەروریەتی ڕاگەیاندنی کۆمەڵ و بوونی لە گۆڕەپانەکەدا. بەشایەتی دۆستەکانی و بەشایەتی ئەوانیشی کە ڕۆژێک لە ڕۆژان دوژمنایەتیان کرد و ئەم حیزبە هەوڵی ئەوەی داوە لانی کەم لە خیتابی سیاسی خۆیان لانی کەم لەو لە ئەنجامی ئەو پەرلەمانتارانی کە توانێتی بیگەێنێتە پەرلەمان بە جوێری توانای خۆی بە جوێری سوقلی خۆی هەوڵی داوە کە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەوڵدان بۆ چاکەکاری هەوڵدان بۆ چاکردنەوەی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان ڕاستە ڕۆژێک لە ڕۆژان بە وەزیرێگەیان دوو وەزیر بەشداری حکوومەتی کرد، بەڵام ئەمە کافی نییە بۆ حیزبێکی سیاسی کە بتوانێت هەموو بەرنامە و ئامانجی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری خۆی جێبەجێ بکات. ڕاستڕەوی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئامانج و بەرنامەکەی بەرژەوەندیەکەی بۆ هاوڵاتیان و بەتایبەت خەڵکی ستەم لێکراو بووە کە وەشترسی لای زۆرێک لە لایەنەکان دروست کردووە کە هەمیشە ڕێگرن لە دەرکەوتنی وێنەی ڕاستەقینەی کۆمەڵ بۆ خەڵک و تەنانەت بۆ دەرەوەش، چونکە هەرچەندە وێنەی ڕاستەقینەی کۆمەڵ ڕوون ببێتەوە ماسکی دیموکراسی و نیشتیمان پەروەریەوانیش کاڵتر دەبێتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.